باز لە جوانی و باز لە بەهێزکردنی ماسوولکەکانەکەی نەڕێگەی وەرزشەوە چۆن نەڕێگەی وەرزشەوە ببینە خاوەن جەستەیەکی تەندروست و لەشساغی بەدەستبێنین بەڵام وەرزشکردن بە شێوەیەکی دروست چۆن دەبێت و کاتەکانی وەرزشکردن کەی بێ باشە بە تایبەت لە وەرزی هاوینە کە ئێستا لە وەرزی هاوینێن و گەرما ڕووی کردوتە ئەم ناوچانە لەکەیە وەرزش بکرێت و بە چ جۆرێک وەرزش بکرێت شێوازێکی دروستە و ئەو کەسانی کە گرفتی ئەویان هەیە کاتیان نێبچنە هۆڵەکانی وەرزشکردنەوە لە ماڵەوە چی بکەن تا ئەو سوودە بەدەستبێنن بۆ جەستەیان بە میوانداری مامۆستا زرنگ سالار ڕاهێنەری لە ژوانی و پسپۆری بواری خۆراکی گفتوگۆی ئەم تەوەراکەین مامۆستا زرنگ سڵاوت لێ بێم کاتت مامۆستا سڵاو لێ بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونت سەلامەت بن مامۆستا بۆ دەست پێکەم تێگەیشتن لە وەرزش خۆی لەشساغیە بەتاکیدەوە وردە دەست پێکەیت کە وەرزش بکەیت و لەشێکی تەندروستت هەبێت پەیوەندی لەشساغی بە وەرزشەوە چییە و چ جۆرە وەرزشێک گرنگە بۆ تەندروستی لەشمان سەرەتا بەناوی خۆی گەورە طبعا قسەکی جەنابەت تەواوە مەفهوم و تێگەیشتن لە وەرزش واتە لەشساغی چونکە سەبەبی یەکەم هۆکاری یەکەم لەوەی کە خەڵک پەنا بۆ وەرزشەوە بۆ ئەوەیە کە لەشێکی تەندروستیە بێ لەشی ساغ بێ لە نەخۆشی بە دوور بێ پاشان ئێمە لە دوای ئەمریکا ئەمەمان بەدەستێنە ئەچینە سەر حەز و خولیا چۆن یعنی حەز و خولیا یاریزانێکمان هەیە یاریزانی ساحە مەیدان یاریزانی دووگۆڵیە ئێوێ بە حکمی ئەو وەرزشە بگاتە ئەو ئامانجی کە ئێوێ پەشبەشداری پاڵەوانەتەکان بکە ئەوێ ئاستێکی بەرزی لاشەی خۆی پیشان بە ئیتر لە هەر ڕشتێکی وەرزشاوێ کەوابوو یەکەمین هەنگاو بۆ دەستپێکردنی وەرزش بە لە بەرچاوگرتنی ئەوەیە کە تۆ جەنابەت محاولە بکەی لەشێکی ساقت هەبێ لەشت تەندروست بێ بەستەرەژیەکانت خایم بکەی سوڕی خوێن چالاکەی ڕێژی وەرگرتنی ئۆکسجین زیاکەی لاشت بە تەندروستی بهەڵیتەوە لە پاش ئەمە ئەکرێت تۆ پەرە بە توانا و ئیمکانیاتی لاشەیی خۆت بی حەز و خولیا و نەتیجەشی تیا بەدەستبێنی کەوابوو مەفهومی وەرزش لە ساغیە پاشان حەز و خولیا و گەیشتنە بە ئامانج بەڵام بۆچی من ئەمەم ئاوەڕوم کردەوە چونکە ئەگەر ئێمە ژماری وەرزشکار وەربگرین لە شاری سلێمانیا لەوە چێ 100,000 وەرزشکارمان هەبێ لە هۆڵی لە جوانیەکان لە مەلەوانیەکان لە ڕاکردنەکان لە شاخەوانیەکان بەڵام ئایا 700,000 بۆ سەر مەسرح و بۆ منافەسە ئیکا فئەیەکی کەممان هەیە کە بەشداری پاڵەوانە دەگانەکە ئەمە خاڵی یەک خاڵی دووەمینیان کاگڕاوند ئەوەی کە زۆر مەبەستمان بێ ئەوەیە کە بیگەێنین دەستکردن بە هەر سیستەمێک کە بتەوێت لەشی خۆتی پێ تەندروستکەی مەجموعەیەک داواکاری هەیە ئێستا تۆ جەنابەت کە ئەچی سارێک چاکەی ئەوەی کە بۆ چاکە مەجموعەیە داواکاری هەڵێ ئەوم بۆ بێنە با سارەکەت بۆ چاکەم کە تۆش دەسیتە وەرزش هەر هەمان شتە مەجموعەیە داواکاری تایە یەکەمینیان تەرخانکردنی کاتێکە بۆ ئەوەی کە تۆ وەرزەکەتی تێ ئەنجام بی دوو هەمینیان مەجموعەیەک سیستمە وەکو خۆراک وەکو خەوتن وەکو هەڵس و کەوتی ڕۆژانە دوورکەوتنەوە لە هەموو ئەو شتانی کە وەکو جگەرە و نێرگەلە و مەشروب و ئەم بابەتانە ئەمانە وا لێکاتۆ 1 2 3 4 چەند شتێکەیە جێبەجێیەکی بۆی سوود لە وەرزشەکە بینی چکە بەداخەوە خەڵکمان هەیە کاتیشی بۆ وەرزشەکە داناوە بەڵام بەشتی ترەوە خەریکە کەوابوو نامانگەێنێتە ئەنجام ئەمە مەسەلەی وەرزش تۆری ئەمڕۆی ئێمە جا زیاتر لەسەر بەهێزکردنی ماسوولکەکان و چارەسەری لاوازی ماسوولکەکانە لەوانەیە ئێستێمە هەندێک کەسمان هەبێ بڵێ من ڕۆژانە وەرزش ئەنجامێ وەکو وەرزشە هەواییەکان بە ڕۆشتن بە یاخود مەلەوانی بە یاخود بەکارهێنانی پاسکیل بێت ئەڵێ من قورسایی هەڵناگرم بۆ بەهێزکردنی ماسوولکەکانم ئایا ئەمە دوشتی جیاوازە بۆی کە ماسوولکەکانمان بەهێز بێتە بێ هەردووکی ئەنجام بینیان چۆنە باش پرسیارەکە زۆر تەواوە زۆر لە جێی خۆیەتی بۆ ئەوی کە بینەر و جەنابیشتانە ئەو خەڵکی کە متابعاکەن لە شتەکان تێبگەن ئێمە شتەکە ئاسانەکەین واکەین کە مەسەلەی بەهێزکردن و بەخۆتکردنی ماسوولکە دابەشەکەینە سەر دوو باب دوو تایپ دوو بەش بەشێکیانەوەیە کە پیانەوترێت تەمارینی قەلبی و تەنەفوسی ئەو ڕاهێنانانن کە واکەن سوڕی خوێن چالاک بێ ڕێژەی وەرگرتنی ئۆکسجین زیاد بێ بەعام تۆ توانایەکی لاشەیی لە ڕووی لیاقە و سورعەتت هەبێ چی یەگرێتەوە پاسکیل سواری شاخەوانی مەلەوانی باسکە بالە ساحە مەیدان تۆپی دەست تۆپی پێ ڕاکردنی ناوپارکەکان جوڵەی ناوماڵ هەموو ئەمانە پیانەترێت تەمارینێک چی کە لۆنگ تێرمە و وذاوت لۆدە واتە ماوە درێژە و قورساییت یا بەکارنایە ئەمە ئەتکاتە خاوەنی سوڕێکی خوێنی چالاک سورعەت و لیاقەتێکی باشە دەیاتێ بەڵام بەڵک تۆپەڵی ماسوولکەت بۆ گەورە ناکە بۆچی چکە قورسایی لەسەر نییە بەشی دوو هەمینیان ئەوەیە کە لە یاری لە ژوانیە لە یاری بەرزکردنی قورسایی ئێمە ئەیبینین ئەویش ئەوەیە ئەو کەسە ڕاکردنی زۆری نییە تەمارینی لۆنگ تێرمی نییە تەمارینەکانی ئەو شۆرت تێرمەواتە ماوە کورتە بەڵام قورسایی تیا بەکارێنێ لە ئەنجامی ئەمەوە تۆپەڵی ماسوولکەکانی گەورەکە
کەوابوو ئەگەر تۆ بتێ ماسوودەکانت گەورە بکەی وەکو حەجم پێویست بە بەکارهێنانی قورساییەکە ئەگەرێتێ وەکو سورعە و لیاقە ئیش لەسەر لاشتکەی پێویستە بە تەمرینی هەواییەکانە کە ماوە درێژ و قورساییت یا بەکار نایەت. زۆر باشە وازەحە؟ بۆ کەسێکی ئاسایی کە بێ ماسوەکانی بەهێزکا بۆ ئەو ناکەوێت بە پاڵەوانێکی لەش جوانی پێویستە لە هەفتەیەکە چەند ڕۆژ ئەم قورساییە ئەنجام بات و لە ڕۆژەکەشا چەند کات ژمێر بێت. باش کەسێکمان هەیە باوای دابنین لە شولارێکی زەعیفی پێوەیە ئیتر ئافرەت بێ یان پیاو بێ ئێوێ لە شولاری بەقوتکە بەهێزیکە ئێوێ شەیپێکی جوانی هەبێ بەلانی کەمەوە لە هەفتەیەکە پێویستی بە 3 ڕۆژ وەرزشکردن هەیە و هەر ڕۆژێکیشیان لە 45 بۆ 60 دقیقە نابێت کەمتر یا زیاتر بێ بە بەکارهێنانی قورسایی ڕوەکاتە هۆڵێکی لە جوانی سیستمێکی خۆراکی سیستمێکی تەدریب لە ڕاهێنەرەکە وەرەگرێ ئەم کەسە تۆپەڵی ماسوولکەکانی بۆ بەقوتە بێ هەروەها تا حدێک گەورەشیەکە چونکە بیرمان نەچێ ئێمە شتێکمان هەیە بە کوردی خۆمان پێڵین پەیکەرە ماسوولکە سکێڵتەڵ مەسڵی پێڵە بە ئینگلیزی پەیکەرە ماسوولکەی ئینسان ئەو بەشەیە کە جوڵەکانی ئێمە دابینەکە وازەحە چونکە ئێمە کۆ ئەندامی ئێسکمان هەیە کۆ ئەندامی دەمارمان هەیە کۆ ئەندامی ماسوولکەشمان هەیە پەیکەرە ماسوولکەی لەشی ئینسان هەمووی بەیەکەوە بەستراوەتەوە یعنی هیچ ماسوولکەیەکی مجەڕەدمان نییە کە بەتەنیا بتوانێت لە 100% ئیشکە ئێستا بۆ نمونە من دەستە بم بۆ چاو ئەم حرەکەیاکەم ئەمە بەتەنیا من بە پەنجە نەم کردووە مە ماسوولکانی مەچەکم ئیشەکە بایسێپسم ئیشەکە ترایسێپسم ئیشەکە شانم ئیشەکە تراپیزیەس عەزەڵی منحەریفەم ئیشەکە بەم هەموو ماسوولکەیە یەک جوڵە ئەنجامەیە لەبەرەوە کەسێک بیەوێ خۆت بە ماسوولکەکانی حەجمی عەزەڵەکانی گەورە بکاو شەیپێکی ڕێکی هەبێ پێویست بە هەفتەی 3 ڕۆژ ڕۆژی 45 بۆ 60 دقیقە سیستمی خواردن سیستمی خەو دوورکەوتنەوە لە شتە خراپەکان ئەدگێرێتە ئەو ئامانجەی کە خۆ دەتەوێت. باشە کەسێک کێشی جەستەی زیابێت بێوێت کێشی جەستەی دابگرێت لە هەمان کاتا ماسوولکەکانی جەستەی بەهێزکە ئەو پێویستی بە چەند کات هەیە لە هەفتەیەکە و لە ڕۆژێکا پێویستی بە چەند کات ژمێن. باش طبعا بە حکمی هۆڵەکان ئێمە خەڵک زۆرێت تەلامان ئەو حاڵەتی جەنابتی هەیە ئەڵێ مامەسا من لە یەک کاتە هەستەکەم کێشم زیادە بە زەشمەیە عەزەڵەکانیشم بەقوت بێت ئێمە دوورین کاتیش لە کەمترین کاتیش مامۆسەکەی وەگوتم لێ طبعا هەردوو حاڵەتەکەی لە یەک کاتاوێ بەڵام کێشەکە لەوایە هەردوو حاڵەتەکە بە دوو سیستمی جیاوازی شەکن ئەم کاکەیە ئێوە کێشی کەمکە ئێمە ناچارین کاربۆیدرات و کالۆری لێکەمەکەینەوە ڕووی ئەەکەینە تەمرینە ماوە درێژەکان ڕاکردن و کاردیۆ ئەم بابەتانە لەم سەرەوە باسوولکەکانی کە ئێوێ بەقوت بێ پێویستی بە کاربۆهیدراتی زۆرە پێویستی بە قورسایی بەکارهێنان هەیە ئێمە دوو ڕێگای پیشانەی تەمان ڕێگای یەکەمینیان زانستی ترە و چاکترە یەکەمیشت کێشی دابەزێنێ بۆ نمونە یاریزانێکت هەیە تەسەورێکی تۆ نزیکی 20 کیلۆی زیایە بە 2 مانگ بە 3 مانگ بە 4 مانگ بە سیستمێکی خۆراک و تەمرین ئەم 20 کیلۆی پێ دابەزێنی طبعا کەسەکە زەعیفە نوێنێ لە دوای ئەوە ئۆتۆماتیکیان تەحویلەکەی بۆچی بۆ بەڵکی بۆ بەهێزکردنی ماسوولکە بەڵام کەسەکەمان هەیە و جەناوت وتێ زۆری فەلەیە ئەیە لە فترێکی زەمانی کورتە هەردوو شتەکە دەست پێ بکە ئەوە ئەبێ هەردوو نیزامەکە بە یەکەوە تەطبیق بکە چۆن کەسێکمان هەیە لە دوو شوێن ئەخوێنێ بەیانیان لە زانکۆی حکومیە ئێوارانیش داوامیکی تری هەیە لە شوێنێکی ئەهلی طبعا ئەمە لۆدە لە یەک کاتە ئێمە کار بوو کالۆری پێکەمەکەینەوە بەڵام لە ڕێگەی تەواوکەری خۆراکی لە ڕێگەی دوو کات ڕاهێنانکردن بەیانیان لەسەر مەعیدەی خاڵی کاردیۆکردن شەوان تەمرینی ئاسن و پڕۆتین بەکارهێنان هەردوو حاڵەتەکەی بۆ دروستە بێ بەڵام هەم لە ڕووی جەستەیەوە زۆر هیلاکە بێ کاتی زۆرەوێ تحمل و ئیرادە و عەزمیەوە و مەسرفێکی باشیش کەواتە مامۆستا پشودرێژی بۆ یاریزان کاتێکێتە هۆڵەکانی لە جوانی تا چەند گرنگە کە پشودرێژێ بە بەجیاجیا ئەوانە بکە کە خۆی ئێوە نەک بە پەلە لەو کاتەکەمەیە هەموو شتانەیە ئەنجامی و هەموو ئەو کەسانەشی کە من بە حکمی 26 وا بۆ 27 ساڵ ڕاهێنەرایەتی بینیومە ئەوانە ئەیبەنەوە کە پشودرێژن چونکە گۆڕانکاری لە لەشی ئینسانە شتێکی وە ئاسان نییە بەڵێ سەمنتا من بۆ جەنابتانی شەرحەکەم هەت کەسێک کەش بگری بۆت باسەکەڵێ بەمە چاگەبی بەڵام دەی تۆرە دەستبەرە ئیشەکە تەمان عراقەکەیتەوە ئەبێ خۆت بگریتەوە لە خواردن ئەبێ کات تەخسیسکەی هیلاکت دەکا دڵە پەلەپەلەکە هەناسە زیایەی بەستەرەژیەکانت لۆ دێچێتە سەر بەڵام ئەوەی هەیە تۆ ئامانجێکت هەیە کە پێیەگەی هەموو ماشمان ئەزانین ئامانج بەدەستهێنان بە وەختێکی سەریع نییە ئیلا پێویستی بە سەبر و تەحمل هەیە باشە مامۆستا سیستمی خۆراکی باست لێوە کرد بەڵام وردەکاری سیستمی خۆراکی ئەبێت چۆن بێت تەمان بەپێی کەسەکان بەپێی لاشی کەسەکان کە ئاگۆڕێت باش طبیعی من هەموو جارێم قسەیەکەم چەند جاریکەش هەر لەم بەرنامەی جەنابتانە باسمان کردووە لەشی مرۆڤ ئاوێنەی خواردنەکەیەتی وازە قسەیە لەشی من و جەنابت و هەموو خەڵکێک کە سەیریەکەی ئۆتۆماتیکیان
ئاوێنەی ئەو شتەیەکە ئەیخوا بەرەسان کە پسپۆرنتیای ئەزانی چیە خوا باڵێ ئێستا من بۆ نمونە هەر کە سەیری لەشی جەنابەت دەکەم ئەزانم تۆ سیستمی خۆراکەکە چۆن نییە چونکە ئەو لاشەی تۆ ڕنگدانەوەی ئەو خواردنەیەکی مامۆستا من چۆنە من تەندروست خواردنم خۆراکم تەندروستە لەشی جەنابەت هیچێک لە مواصفاتەکانت ئەوەیە تۆ بڵۆتینت نییە ئەمە یەک دووهەم لەشێکی ڕێشی معقولت هەیە سێهەمینیان پەلەکانت بە قەریەکە یعنی چۆن یعنی هەردوو باڵت لەگەڵ هەردوو ڕانت بۆ خوارەوە بە قەدەر یەکەن تۆ لەشێکی ئێکست هەیە ئەی مامۆستا من لەواجە کە شیرینی زۆر بخۆم وەڵامی تۆژێمەوە سەر چاو ئەرزی جەنابەت کەم ئەوە وەکو بۆم شەرحکردی تۆ لەشێکی ئێکست هەیە سەگە تۆ بۆ نمونە بیتە ئێرانە چاکەتەکەت لابەری وەکو پیتی ئێکس بوەستە هەردوو خۆڵەکانت بکەرەوە لەگەڵ هەردوو قاچتا پەنجەی دەستت هەتا پەنجەی قاچەکی تریانەت ڕاست و چەپ بە قەدەر یەکن ئاوا دەرەچی ئەمە یەکێکە لەو نیشانانی کە تۆ لەشت باشە بەڵام خەڵکێکمان هەیە عەکسەوەیە خەڵکێکمان هەیە ڕانەکانی کورتە ورگی زلە قۆڵەکانی کورتە ئەوە لە هەرمیە چێ هەمانە لە پیتی یووە چێ ئیندۆمۆرف و ئەکتۆمۆرف و میزۆمۆرف ئەمانە تایپەکانی لەشی ئینسان وردەکاری زۆرە بەڵام هەر کەسێک ویستی لەشی خۆی تەندروستکە بەبێ هیچ پاساوهێنانەوەیەک بەبێ هیچ عزرێک مەرجە دەستکاری سیستمی خواردنەکەیکە بۆچی چونکە ئەو داواکاری کە ئەو کەسە هەیەی چ بۆ سەرخستنی وەزن بێت چ بۆ دابەزینی کێش بێ پێویستەکە لە ڕێگەی سیستمی خواردنەکەیەوە بێت چونکە بیرمان نەچێت ئەو وەرزشەی کە من و جەنابەت ئەنجامین ئەو هەموو خەڵکی کە ئەچێتە جیمەکان ئەو هەموو خەڵکی کە لەناو هۆڵەکانایە من ئەتوانم لە ڕۆزانستێکەوە بۆ شەرحکەم ئەو قورسایی بەکارهێنان ئەو ئامێر بەکارهێنان ئەو ئاسنەی کە بەکارهێنێ یەکێک لە سەرەکی تری ئیشەکەی زانی چییە ڕێکاتەوە بۆ ئەوەی کە خواردوو تەبگاتە خانی ماسوولەکانت ئێمە بە ئاسن بەکارهێنان بە ئامێر بەکارهێنان ناتوانین لاشەمان چاک بکەین بەڵام ئەو هۆکارێکە بۆ چاکردن وازە حوسەیە ئێستا من نمونێکی بچووکە دەیەمێ تۆ بەتەمای لە قاتی سەرەوە ژووری لە دروستکەی باشە کە تۆ دروستی ئەەکەی پێویستی بە لم و چیمەنتۆ و بلۆکەوە بەڵام تۆ تا ئەم بابەتانە نەگەێنیتە سەربانەکە ئەتوانی یەک دیوار دروستکەی ناتوانانی چیە هێنی حەفارە و شۆفڵ لەم بابەتانە تازانە هێنی بەکەوچک بەرزیەکات و ئیباتە سەرەوە وەکو ئاسانکاری یاری ئاسنەکە ئاوا لێ تێبگە ئەم ئامێرەت هەیە ئەم بابەتانت بۆ ئەگەینێتە سەربانەکە تا تۆ ژوورەکەی پێدروستەکەی ئەو ئامێرانەی کە لە هۆڵی وەرچیەکانات ئەو هەموو شەفت و دمڵس و جیازەی کە تۆی بینی ئەوە ئیشی ئەوەی ڕێکاتەوە بۆ ئەو چەولمە چۆنی بیتە قاتی سەربان بیناکەی بێ دروستەکەی ڕێکاتەوە بۆ ئەوی کە خواردوو تەبگاتە خانی ماسوولەکان باشە خۆراکەکەمان خواردووە و یاریشی بۆکەین کە ئەم خۆراکە بگاتە ئەو ماسوولکەی کە ئەمانەوێت باشە یا ئەو ماسوولکەی کە ئێمە یاری پێکەین بەڵام ئەو خۆراکە بەچی بێت باش طبعا ئەمەش هەر باوای دابنین بەپی ئەوەی کە ئێمە ڕۆژانە ئەیبینین بەو شێوازە من وەڵامی توێم چکە ئێمە خەڵک بەعام کە جۆمان لێگرێت لە هەموو بابەتێکی تایە مش ڕێک ئەوەمەوێت چکە ئەو پرسیاری زۆربەی هۆڵەکانی ئێستا بەو هۆڵەش کە خۆم ڕاهێنانی تیاکەم لە سەدا هەفتا بۆ هەفتا و پێنجی بەشدارپوانی ئێستای هۆڵەکان بۆ دابەزانی کێژێن ئێوێ لەشی ڕێک بێ بۆ قەڵەوە کێشی زۆرە جل نابێ بەبەری چۆتە لای دکتۆر کۆلیسترۆڵ و تراگلیسراید و چاوریەکانی زۆر بەرزە زەختی بەرزە دکتۆر پێوتە دەمارێکی دڵە ژیراوە دکتۆر پێوتۆ خەریکە پریدایبێتێکی خەریکە تووشی شەکراوی زۆربەی خەڵکی وڵاتی ئێمە ئەمڕۆ کێشەی ئەوەی هەیە لە پێداویستی لەشی خۆی خۆراک زیاترەخوا جگەر زیادەکەی تەحویلەکە بۆ چەوری و مەشاکیلی قەڵەبوونمان هەیە کەوابوو کەمکردنەوەی بڕی خۆراک بەپێی ئەو ئاستەی کە تۆ ئەوە نەبخۆ کە لاشە پێویستی پێێتی نەک ئەوەی کە هیلاک بیت نتوانی هەوەنیە با ئەم نمونەیەش جوانتر ڕوونگەینەوە ئەگەر هەموو مەسرفی خودی خۆم لە مانگێکە من 300,000 دینار بێ ئەگەر من مانگی 400,000م دەستکەوێ 300,000 خەرجەکەم دایمەن هەموو مانگی من 100,000م زیایە وایە من ئەم 100,000 لە دەغیلەیەکا کۆکەمەوانێ لە ساڵێکە ملیۆنێک و 200,000 کۆکەمەوە بۆچی کۆم کردەوە چونکە من بڕەپارێکم دەستکەوتووە لە پێداویستی لەشی خۆم زیاترە قەڵەوبوونی لەشی مرۆڤیش بەم میکانیزمەیە من کە لەبیانی لە خەو هەڵاسم هەتا ئەخەوم بە هەموو ئەو ئیشانی کە یکەم خۆشۆرین جلئوتوکردن نوێشکردن هیشکردن وەرزشکردن سارە لێخوڕین هەموو شتەکان باشە من پێویستم بە 2000 کالۆری هەیە بەڵام من لە ئەسڵا 2300 کالۆری نانم خواردووە لە دوای ئەوەی کە جگەری من گلایکۆجین و گلوکۆزم بۆ پڕەکاتەوە ئیشە ئەندامیەکانی پێست و پووک و دان و نینۆک و قژ و ئەمانم بۆ تەواوەکە من بڕی 300 کالۆری خۆراک زیادەم پێ بەڕای جەنابەت چی لێیە هێتان کۆ ئەبێتەوە ئەبێ بە تەحویل ئەبێ بۆ چەوری چەوریش ئەبرێ بۆ خەزنکردن لە بینی پێست و ماسوولەکەیە ئێستا وازە میکانیزمەکە باش دەوەرە تۆ ئەمە پێچەوانەکەرەوە من لە سەرەتایوتم پێویستم بە 2000 کالۆری هەیە 2000 گەرمۆکە من لە مۆدووە ڕۆژی 1800 کالۆری نانەخۆم یەک ژەم کەمەکەمەوە باشە کە ئەگەمە ئێوارە
جگەری من ئیعاز بۆ مێشکمەنێرێ ئەڵێ مامۆستازرن ماوەیەکە بێت دەستی گرتووەتەوە 200 کالۆری نەقسم هەیە ئیشە ئەندامیەکانم بەباشی بەڕێوە ناچێت چی بکەم یەکسەر مێشک ئەچێتە سەر پلان بی واتە خەتەی بەدیل خەتەی دووەم لەو چەوری خەزن کراوە ئەنێرێتەوە بۆ کێ بۆ جگەر جگەری من تەحویلەکاتەوە بۆ گلایکۆجین و گلوکۆز و ئیشەکانی پێەکات وازەحە بەڵێ وازەحە بەڵام ئەو ژەما کە تەرکیەکەین بۆ نمونە کەسێک کێشی زیایە و وەرزش ناکە کاتی وەرزشی نییە ئەوێ بە کەمکردنەوەی ژەمێک لە ژەمەکانی کێشی دابەزێنێ ئەو ژەمە کام ژەمایان بەیانی نیوەڕۆ ئێوارەمان هەیە ئێوارە ئێمە لە سلێمانیەژین کوردین خەڵکی ئەم کوردستانی وایە گەورەترین کێشەی ئێمە لەگەر ژەمی ئێوارانایە ئێوارە هەر هیچ نەخورێ نه شت بخورێ بەڵام کێشەکە ئێمە لەوایە ژەمی سەرێکی ژەمی ئێوارە ژەمی کۆبوونەوەی خێزان گەڕانەوەی پیاوەکە لە ماڵەوە هەموو یەکێتە سەر سفرەکەی ئێوارە ئێمە ناڵی ژەم تەرەکە چونکە لە زۆربەی سیستمەکانە ئێمە تەرەکردنی ژەممان ئێمە ڕێخستنمان هەیە چه ئیجابەکات من لە ژەمێک برنج و فاسۆلیایە کە دایکم یا خێزانەکەم لێنی خاتە سەر سفرەکە 1600 بۆ 1800 کالۆری وەرەگرم 3 ساعت 4 ساعت دوای من نەخەوم ئێمە بە خەڵکەڵی سەرچاوەکانی خۆراک کە پێدانی وزەیە بیهێنەرە سەرەتای ڕۆژ من بەیانی ئەچم بۆ ئیش تۆ جەنابەت بەیانی ئیشەکەی کرێکارێک بەیانیە چێ بۆ کرێکاری دارتاشێک بەیانیە چێ بۆ دارتاشخانەکەی مامۆستایەک 6 دەرساڵێتەوانی 6 دقەی بە پێوەی بەیانی ئیشی بەکاربوویدرات هەیە وەرە تۆ سەرچاوی پڕۆتینەکان خەرە ئێواران هەموو جارێکم ئەمانەمان باس کردووە ئەگەر من بێت و لەسەر سفرەکەی ئێوارە گۆشتی حیوان ماسی مریشک هێلکە ئەم بابەتانە بخۆم بەڵام بە شێوازێکی تەندروست لێنرایبەوەتە سوور نەکرابێتەوە بەڵام بە برژاوی بە کوڵاوی بە ستێک بە فڕن بە شیش چۆن لێنی ئارەزوی خۆتە سەوزە و زەڵاتی لەگەڵا بێ مەوادی پڕۆتینی وەربگرم خانە تێکشکاوەکانم تەعمیر ببێتەوە کاربۆهیدرات وەرنەگرم ڕێژی ئەنسۆلین لە خوێنما بەرز نەکەمەوە پێخەڵەو نابم بەوە بگرە سیستمێکمان هەیە نزیکە لە کیتۆجینیکدایەتەوە سیستمێکمان هەیە ئەگەر بێت و من باوای دابنین باسە خەڵک ئەم خەبەری زۆر پێخۆشە بگرە لە ئێوارەیە من دوو شیش کەبابی ژەخۆم شیشێکیش باڵە خۆم لەگەڵ یا باشە بەس بە مەرجێک نانی لەگەڵانە بێ ئەگەر ئەم ڕەگۆشتە کە من ئەی خۆم 600 کالۆری وزەی گەرمی با بەلەشی من سیستمی هەرسی من زیاد لە 800 کالۆری سەرفەکە هەتا ئەو گۆشتە هەڵەوەشێنێ کەوابوو من زۆرترین خواردنم خوارد وتامەکەشی زۆر خۆشە داش ئەنیشم لە ماڵە سەری تەلەڤیزۆنەکەم 100 کالۆریشم سوتانم شێوازی خواردنەکە کەواتە دەورە بینێت باڵە چی ئەخۆیت لە ئێوارانم چی هەڵبژێری بۆ ئیوە کێوارەی بەڵنیایەوە کاربۆهیدراتکەمکردنەوە برنج ئاردی سفر شیرینی خواردنی قورس خواردنی چەور لە ئێوارانە کێشەکەی لەوایە هەم بڕێکی زۆر کارب و کالۆریتیایە هەم ئێمە بە دواشێ ئەخەوین پێویستمان پێ نییە زیادەکەی تەحویلە بێ وەوانەوە کەسانەکە زۆریان پێ خۆشە مامۆستازرنگەی و کەسانەی کەم بۆ لای تۆ کێشیان کەم و ئەشانەیە ماسوولکەکانیان بەهێز بکەن هەمانە و تەکنیکەی بەکارێت کە بۆ کەسێکیش کێشی زۆرە ئەمە پرسیارێکتیش بکەم بەو شێوەیە ئەمە بۆ بەهێزکردنی ماسوولەکانمان پێویستمان بە قورسایی هەیە ئەو قورسایی کێمە هەڵی ئەگرین پێویستە زۆر قورس بێت و ژماری دووبارەکردنەوەکانی کەم بێت یان سوک بێت و ژماری دووبارەکردنەوەکانی زۆر بێت باش تەمانەوەی جەنابەت باسیەکەیەوە مەسەلەی سێت و تیکرار و کۆرسی ڕاهێنانە ئەوەی جەنابیشت قسەبن قسەکەت تەواوە چۆنی بێت من بە شێوازێکی گشتی شتەکەت بۆ شەرحەکەم بەڵام خۆی پێویستی بە شێوازێکی تایبەت هەیە بۆچی چونکە پێکاتە و تەکوینی لەشی هیچ کەسێک لە کەسێکە ناچێت بەڵام بە کۆی گشتی کەسێکمان هەیە ماسوولەکانی لاوازە هیچ ڕاهێنانێکی لە ژیانی ئەنجام نەیەوە و هەروەها هیچ ئیشوکارێکی قورسیشی نەکردووە کە ئاوا سەیری لاشەیەکەیت تۆپەڵی ماسوولەکانی زۆر لاوازە ئەمە بەبێ مناقەشە پێویستی یاری ئاسن هەیە بەڵام ئەو یاری ئاسنە ئەو ڕاهێنەرە ئەو کەسێک کە بەرنامەکەی بۆ دانێ مەجموعەیەک شت هەیە ئەبێ لە پێشا سەرەتا بە نەزەری اعتیبار وەریگرێ وەکو ڕەگەزەکەی ئافرەتە یا پیاوە چەند کیلۆ وەزنێتی شەوان سەعات چەند نەخەوێت چەند ژەم نانەخوا هیچ نەخۆشیێکی درێژخانی هەیە یان نیەتی جگەرە و مەشروب و نێرگەلاخوا ئەم معلوماتانە بە نەزەری اعتیبار وەرەگرێ هەڵەسێ بە پێدانی کۆرسێکی ڕاهێنان بەڵام کۆرسی ڕاهێنانەکە دابشکردنمان هەیە چکە ئێمە لە لەشی مرۆڤ زۆرمان ماسوولکە هەیە بەڵام بەعام سێ ماسوولکە گەورەکەی لەشی یاریزان بریتە لە سنگ و پشت و ڕانەکان ماسوولکە بچکۆلەکان بریتە لە پێش و پاشی قۆڵ واتە بایسێپس و ترایسێپس لەگەڵ شان و مەچەک و پووس ڕاهێنانە باڵین ماسوولکە گەورەکان لەوەیە 4 ڕاهێنانی باتێ ماسوولکە بچکۆلەکان لەوەیە 3 ڕاهێنانی باتێ سێت و تیکرارەکەش کە مدرڕیبەکە تهدیدێکا بە پێی لەشی کەسەکەیە کەوابوو شدە و تەحمل و ڕاحەمان هەیە واتە چڕی ڕاهێنانەکەمان دابەشە بێتە سەر سێشت ئەو ئیسراحەتەی کە لە نیوانی سێتەکان ئایکەین ئەو سێتانی کە دووبارەیەکەینەوە لەگەڵ ئەو تیکرارانەی کە
بەپی عەدەدی ماسوولکەکە بۆمان داهاندرێ. باشترین شت چییە؟ هەموو ڕاهێنەرێک لەگەڵ یاریزانەکەیە وتوێش بکات بگاتە ئەو ئەنجامی بزانێ مەبەستی چییە، نەک ڕێزمان هەیە ڕاهێنەری وامان هەیە بۆ هەموو تایپەکانی لەشی یاریزانەکان یەک بەرنامەی هەیە. ئەوە نابێت چونکە پێکاتە و تەکوینی لەشی من لەگەڵ جەناب تا جیاوازە، یەکێکی تر لە یەکێکی تر جیاوازە. لە هۆڵێک یاریزانێکمان هەیە 16 ساڵە، خەڵکێکمان هەیە تەمەنی 58 ساڵە. معقولە ئەم دوو فئەی تەمەنیە بە یەک بەرنامە بڕوا؟ زۆر باشە. کاتە مامۆستاجنگا بینە سەر بابەتێکی دیکەش لەوانەیە کەسە زۆربەی بینەرایش ئەو پرسیارەیان لا دروست بێت. خەڵکانێکی زۆرمانەیە کە بەدەست ئازاری فەقەرات و یاخود ئازاری ئەژنۆکان ئەناڵێنن، پەیوەندی بە بێهێزی ماسوولکەکان و پەیوەندی هەیە بە جونگەکان و ئازاری فەقەرات و ئازاری ئەژنۆکان؟ ئەم پرسیارش هەر لە شوێنی خۆیاتی و ڕۆژانە یعنی ئەتوانم بڵێم کەم ڕۆژ هەیە دەیان جار ئەم پرسیارەمان لێ نەکرێ. مامۆستا پشت مێشێ، مامۆستا فەقەراتمە، مامۆستا بێم بۆ قەحە باشە بم، مامۆستا ئەژنۆکانم وەزعی باش نییە، مامۆستا ناوێرم دەست بەمە دەبێ ئاوی بچکۆلەکان ناتوانم هەڵیگرم. ئەوەی کە ئێمە درکمان پێکرد بێ و ئەی بینین ڕۆژانە وەکو ئەهلی ئیشەکە زۆرترینی کێشەکە بەڵێ لە لاوازی ماسوولەکانی لەشی کەسەکەیە. ئافرەتێکە لە ماڵەوەی تەمەنی 50 ساڵە، پیاوێکە تەمەنی 70 ساڵە، 6 ساڵە، تەمەنی 45 ساڵە، باشە بە هەموو تەمەنی هیچ وەرزشێکی نەکردووە، بە هەموو تەمەنی هیچ ڕاهێنانێکی بۆ بەهێزکردنی ماسوولکە و بەستەرەژەکانی نەکردووە، لەبەرەوە قورسایی ژیانی ڕۆژانی کە هەر شتێک بکە ئەکەوێتە سەر جونگۆ بەستەرەژەکانی. چۆن هەر درگایەکی ماڵی من و جەنابەت ئەگەر بیگری کە ئەیکەیتەوە دایە خەیتەوانێ لە تەنیشتەکەیەوە 3 یا 4 نەرمادەی پێوەیە. ئەم نەرمادانە بە شانی درگاکەوە درگاکەی هەڵگرتووە بۆ جوڵە بەکارهێنان، دروستە؟ دەوەرە تۆ یەک نەرمادەی پێوە بهێڵەرەوە کە درگاکەکەیتەوە خەریکاکەیە بەسەر تابێ بەدەست هەڵیگری. ئەم نەرمادەیە درگاکەی هەڵگرتووە، چوارچێوی درگاکە چەند بە قۆت بێ سوودی نییە. ئەینەن ئینسانیش بە هەمان ئەینەن شێوەیە. من جونگەکانم، بەستەرەژیەکانم، جۆینتەکانم چواردەورەکەی ماسوولکەیە. ئەگەر من ماسوولکەکانی ڕانم، ئەمە ڤیسز میدڵ ڤیسز لیتل فیمەر ڕێکتەس سارتۆریس، ئەمە ناوی ماسوولکەکانی ڕانە، کوادرسێپسی پێڵێن، حەزەڵێکی چواریە. ئەمە بە دوو تێندن بەچێوە بەستراوەتەوە بە جونگەکانی ئەژنۆمەوانێ، باشە؟ تەمەن ئەمە ACL و PCL و مەجموعەیەشتی تریتیایە. هەموو ئەمانە بە یەک میکانیزم ئیشەکەن. یعنی چی یەک میکانیزم؟ واتە ماسوولکەکە هاوکارە بۆ ئەوی کە بەستەرەژیەکان لە شوێنی خوانە ڕابوەستن، بەستەرەژیەکانی جونگەکانی گرتەوە بۆی جوڵێکی تەندروستمان هەبێ. یەک خەلەل لەمانەیە دروست ببێت تووشی داخورانی جونگە دەکات، تووشی ساڵفانت دەکات، تووشی فەقەراتت دەکات. کەوابوو یەکەمین خاڵ ئێمە کە لە خەڵکە ئەیبینین و کێشەیە ماسوولکەکانی لەشی لاوازە. ئەگەر بێت و ماسوولکانی لەشی بەهێز بکات، قورسایی زەخت لەسەر جونگە و بەستەرەژەکان کەمە بێتەوە. ئەمە یەک. دووەمینیان خەڵکێکمان هەیە ڕیازیە تووشی حاڵەتە هەبێ. ئەویان بەچی وای لێت؟ حرەکەی لەپڕ هەستان، دەستدانەشتی قورس، خۆگەرم نەکردن لە پێش وەرزشکردن، واتە ئیحماناکە، بەکارنەهێنانی قایش و باندج و ئەم بابەتانە کە جونگەکانمان بۆ پارێزێ، خواردنی نان تەندروست. هەروەها هەیەکێکی تر لە مشکلەکان شەودرەن خەوتن، چونکە نایەڵێت ئێمە تعمیری خانەکانی لاشەی خۆمان دروستکەینەوە. وازەحە؟ کەوابوو خەڵکێکی عاممان هەیە کە تووشی ئەو مەشاکیلا نابێت لە بێهێزی ماسوولکەکانە. وەرزشەوانیشمان هەیە لە ئەنجامی جوڵەی غەڵەت، تەکنیکی غەڵەت، قورسایی زۆر ڕۆیشتن، ئیحمانەکردن، ئەوانیش تووشی هەمان حاڵەتە بن. ئەمانە واکەن زەخت لەسەر فەقەرەکان و جونگەکانمان یاریکردنی هەڵەشەوەش کاریگەری هەیە بەڵڵنیایەوەی کە تۆپی پێەکەن و شارزایەکی پاشیان نیە. مامۆستا کەسێک هەیە ئەو گرفتانی هەیە، گرفتی فەقەرات و گرفتی ئازاری جونگەکانی هەیە، بەڵام کاتی ئەوەی نییە بچێتە هۆڵێکی وەرزشیەوە. باشە چی بکات ئەم کەسە لە ماڵەوە بۆ ئەوەی کە هیچ نەبێ کەمێکیش بێت بتوانێت لە ڕێ ئەو وەرزشەوە سوودی هەبێ بۆ جەستەی خۆی، بۆ کەمکردنەوەی ئازارەکەی؟ باوای دامنیمە و قسەکی جەنابەت کەسێکمان هەیە هیچ کاتێکی وەرزشکردنی نییە، ئافرەتێکی ماڵەوەیە، پیاوێکە لە ماڵەوەی تۆزە تەمەنی هەیە ناچێتە دەرەوە. ڕێگامان زۆرە. چۆن؟ هەمومان مۆبایلی زیرەکمان پێ، زۆربەی ماڵەکانیش ئەمڕۆ ئەنتەرنێتیان هەیە. تەنها لە ڕێگەی مۆبایلەکەی خۆیەوە ئەتوانێ هەر تەنها بنووسین، چ بە زمانی کوردی، چ بە عەرەبی، چ بە ئینگلیزی. ئەگەر بە ئینگلیزیەکەی باشە ئەتوانێ بنووسێ home workout for all muscles no equipment، ڕاهێنان بۆ هەموو ماسوولکەکان لە ماڵەوە بەبێ ئامێر بڕوان پێ بکە. بە سەدان نا بە هەزاران جۆر جوڵە هەیە لە ناو ماڵی خۆتا بە بەکارهێنانی کورسی و کومبار و تەپڵەک و ئەو شتانی کە لە ناو ژوورەکەتا هەیە. باشە ئەتوانێ ئەم کەسە لەشی خۆی تەندروستکە.
ئەگەر بە عەربیش بینووسێ تەمارین منزلیە للجسم بدون ئەدەوات باشە عنی هەروە لەخوا بە زیابێ کەناڵی کورساتی خۆشمان لە ڕێی کاگارام ئەمینەوە کە پاڵەوانێکی ناودارە فەقەرەیەکتان هەیە کە مەجموعەیە ڕاهێنانی زۆر باش بەیانیان ئەیکات چ بۆ ئەو کەسانی کە لە ناو ماڵان و هیچ ئامێریکیان نییە ئەگەر کەسێکیش بێ ئامێری هەبێ ئەو ڕاهێنانەی کە خۆشتان پەخشیەکەن خەڵکەکە بەس متابعی ئەو ڕاهێنانە بکات بۆ پشت بۆ ورک بۆ سودی تەواوی لێ بینی و ئەگەوە بە زمانی کوردیشە ئەگەر ئینگلیزی و عەربیەکەشی باش نەبێ بەس سەیری بەرنامەکانی جەنابتان بکە مەجموعەیە ڕاهێنانی دەستەکەوێ بەبێ پارە بەبێ ئامێر ئەتوانێ خۆی تەندروستکە بەس ئەگەر عەزم و ئیرادەی لەگەڵاوێ ئەوە باشتری شتە چونکە خەڵکێکمان هەیە هەرچیەکی پێڵێ بەخوا تاسە من بۆم ناکرێت و تەمەنم ڕۆیشتۆتە سەرەوە بەزەوە پاساوێکە نابێت لە شوێنی خۆیان بەڵێ مامۆستا زرنگ کەسێک هەیە وەک هاوکارم پەیوەند باسی کرد ئەوەی کە بەدەست فەقەرات و ئازاری جملەکانەوەناڵە بەس کەسێک هەیە بەدەست گرفت و نەخۆشیەکانی دڵەوە ئەناڵێنێ یان گیرانی دەمارەکان دکتۆر پێڵێ وەرزشکە وەرزشی چی بکات باش بێتە هۆڵ و ئەگەر نێتە هۆڵ چی بکات لە بەرامبەر هۆڵەکە طبعا ئەو حاڵەتانش لە هۆڵەکانە زۆرە سوپاس بۆ خوا هۆشیاری خەڵک ئەمڕۆ تا حدێ لە جاران باشترە سوپاس بۆ ئەو دکتۆرە بە ڕێزانەی کە نەخۆشێک ئەچێتە لایەن سیر ئەکات و هەستی پێکات عیلاجەکەی ئەم نەخۆشە لای ئەم نییە ئەڵێ بڕۆ مامۆستایەک بدۆزەرە بچۆ وەرزشکە بۆچی چونکە وەکو خەلەل وەکو مشکیلە لە ئەندامەکەی خۆیان نییە بەڵام خەلەل لە هەڵسو کەوت و لە خواردن و لە نەجوڵانیایەتی ئێمە زۆرمان لەو حاڵەتانە لەلایە زۆری هۆڵەکان ئێستا خەڵکی تایە ئەڵێ مامۆستا چوومەتە لای دکتۆر چاوریەکانم بەرزە بەڵام ئیکۆی سنگی بۆ کردوم سیتی سکانی بۆ کردوم من شکور دڵم تەواوە سەڵمامەکانم تەواوە بەس پێی وتوم خەریکە چاوری لەسەر ئەندامەکانی ناوت کۆ بێتەوە ترایگلیسیرایدت بەرزە کۆلیسترۆڵت بەرزە بێ زەحمەت ئەرک بکێشە لە خواردنەکان تا خواردنی چەور و خراپ کەم کەرەوە بڕۆ وەرزشکە یەکەمین وەرزش باشترین وەرزش چاکترین وەرزش بۆ ئەو حاڵەتانە ئەو وەرزشانن کە وتمان لە سەرەتای بەرنامەکەیە ماوەیان درێژەوە قورسایەتیا بەکارنایە پاسیل سواری مەلەوانی شاغڕەوی ڕاکردن باسکە بالا ئەگەر لە دەرەوەی هۆڵیش ئەمانی پێ ناکرێت لە هۆڵەکان ئەسە لەخوا بەزیابێ هۆڵەکانمان ئەمێری زۆرتیایە ڕوو بکاتە کاردیۆکان پاسکیل جیهازی کرۆس مەشین ئیلیپتیکال مەشینەوەی دەست و قاچەکە بەکارهێنانی جیهازی ترێدمیل کە پێڵەن جیهازی ڕاکردنەکە بەکارهێنانی ئامێری ستێپ میل ئەوەی کە پێڵم پلە قادرمەکەوەکە بە قادرمێکا سەرکەوی باشە ئەگەر کەسەکە بەس ئەوەنە لە سیستمی خواردنەکەیە چەوری و خواردنی خراپ کەم کاتەوە جوڵەیەکی تەندروست بۆ خۆی زیابکە لاشێبێ بەچی لاشێبێ بە ئامێرێک چەوریەکانی خۆی ئەکاتەوە بە وزە و ئیسووتێنێ کەوا بوو ئەمە نە عەمەلیاتی ویست نە سەفەرکردنی دەرەوەی کوردستانی ویست نە عەلاگەیەکدا و دەرمانی ویست لەم حاڵەتەیە خەڵکێکی زۆرمان هەیە ئەمە چەند جار ئەم قسەیمان کردووە خەڵکێکی زۆرمان هەیە ئەتوانێ بەس بەڕێخستنی خواردنەکەی وەرزشکردن لە کێشەی فەقەرات و ئینزیلاق و شەکرە و زەخت و چەوریەکان خۆی بپارێزێت چونکە ئەو نەخۆشیانێکە ئێستا من باسم کرد بە میکرۆب و ڤایرۆس و بەکتریا تووشمان ناوێت بە خراپ بەکارهێنانی لاشەی خۆمانە بەڵێ زۆر سپاس مامۆستا زرنگ سالار ڕاهێنەری لە ژوانی قسپۆری بواری سەلاراکی سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە سەلام